کەواتە تۆ دەبی بەشەر من ئەبم بەکەر. بەخوا لە تۆ بەشەرترم بەس تۆ حرفێری بەم لەڵی نابی بە بەشەر. ئی باشە کورەوە مەمنوعە، کورەوە چەندین وڵات مەمنوعی کردیە، ئەتو دەست دایتەوە هیشەی وەڵڵا لێ تووشی مشکلەی دەبی کاچێ بن. کورە مهمەکەی لەوایە کە لە وڵاتانیە ئەوەی بێنێ یەکەم کەس ئێمەی. ئەوە چێ پێڕاواردی، ئەوە چێ پێڕاواردی دەباخسس کاکە ئەو شەی مەکە بە قوربانت دەبم مەکە. کورە سعدی گیانەوە باسی چیەکەی بە دۆلارێک و 20 سنت بۆمانێنن ئەین بە 10 دۆلار ماڵەوە بێ ئەمنە خێرەکات. تو دەرێ کورە ئەوە گەوهەرە، کورە باشترین کاسبیە. من وا پێڵم تۆ ئەڵەی بەشەر نیت. کورە خن مەمنوعە مەمنوع بابم لا گوگو مەمنوعە. کورە بە قوربان بای 10 دەفتەرمان بۆێنن من خۆم 6 دەفتەری وشکەمەیە توش 4 بێنە بابیێنین کاکە. باشە چێت لۆمان داخلەکە؟ کورە کاکە گیان وەک پێم وتی کابرایەکمان دۆزیێت و 50 وەرەقەیە دەینێ بۆمان داخڵەکە. باش بڕۆ تۆ ئیشەی بکە ئەمن ناکەم. ئەخی بەتەنیا بە من ناکرێ سعدی گیان منەڵم 6 دەفتەرمەیە توش 4 بێنە ئەوە 10 دەفتەر وەڵڵا ئەوە زیێ ڕووگەوەرە کورە دەوڵەمەنە بین دەوڵەمەند سعدی. گوتت بە 10 دۆلاری کورە چی لێمان دەکڕی؟ فرۆشی کورە فرۆش توشمانە بە ئۆنلاین. کورە تو بەڕاستە؟ ئارە وەڵا باشە چێ لۆمان داخل دەکات؟ پێم نەوتی کابرایەکمان دۆزێتەوە بە 50 وەرەقە داخلێکە ئەو 5 جار پێ بڵێم کاکە بۆ تۆ تێناگەی. باشە ئەو کابرایە چێ دۆزیتەوە؟ بێژان کوڕی نازانم چێ پێم ڕادە بێری. وەڵا دەوڵەمەند دەکەم سعدی گیان ئەو ئیشە بەس گەنجەکان ئەزانن من و تۆ ئەوە نازانی. باشە تو بەڕاستی دەتەوێت دەگە لە مردی و زەقتەڵی بدا؟ نە دڵنیا بە ئەم جارە جیاوازە پێم نەوتی ئەوە ئیشێکی پرۆتۆکۆڵە یەکسەر جێبەجێی کردووە. ڕادەبێری تو. نە بەخوا بەجددیمە سعدی گیان. باشە ئیشەکە چێ دۆزیتەوە؟ بێژان وەی نەنە وەی بمرم وەی نەنە لەلێ لێمدا دەبەرە با پێرم ئیزرائیل حەیرانی نمرە لێمدا تۆ کاکە تو ئاخرە دایکە دەست بێژەری. پێم وتی ئەقڵڵا ئەم جارە جیاوازە وەڵڵا ئەو گەنجە ئەو ئیشە ئەو ئەتوانێت بیکا من دووە لی نازانی. یعنی بێژەم بە ئۆنلاین و مۆلاینی فرۆشتیتی؟ طبعا نا مستەر جی ناشتێکی وای و بەخوا مستەر جیمە جین شتێکی وا نادێ لەقسە تو جوابی سوالیم بدەوە. بەڵێ کو فرۆشرای بە ئۆنلاین؟ ناڵم بە ئۆنلاین وانە بە تەلەفۆن بە ئۆنلاین